شارێک لە بەرزاییەوە تا بڵێ کە شەهۆیەکی فێنک و خۆش شارێکی پاک و خاوێن و جوان نمونەی ئازادی و بەرخودان ئێرە پیرمامە پیرمام ئەی بواریمان دوورێ دوورم کاروانچیمە و ڕادەبورە شارەکەدا گیرمە باش شەیدەبوونی گوڵی سوورم لە شوێنێک وەستاوین کە نمونەی بەرخودان و بەرپرسانەوەی دوژمنێکی گەورەی دڕندەیە لێرە چەندین دەبابەشکە لێرە ئەو دوژمنە شکێنرا کە سامی زۆر گەورە بوو سامی دوژمن لەم شوێنەشکە کە چیتر نەیتوانی زەفەر بە کورد بەرێ چیتر نەیتوانی کورد ئاوارەکە چیتر نەیتوانی کورد سەرگەردان بکە ئێمە لێرە ئەمڕۆ کە لێرە وەستاوین چاوپێکەوتنێک لەگەڵ مام ساڵح مێرگە سووریەکەین بۆی ئەم بەسەرهاتانەمان بۆ بجێڕێتەوە ئەم بەرخودانە لە چۆ هات مام ساڵحجان باسێکی ئەم شەڕەمان بۆ بکە لێرە دوژمن چۆن تێکشکێنرا وڵی وەختی ئەو شەڕە بوو مامە ئەمن بەخۆم لەگەڵ نەبەر وەختی مەحولەواتم لەسەر هەیە جەنابی سەرۆک بارزانانی مەسعود بەخۆی ئیشراپەتی لەسەر دەکرد سعید دکتۆر سعید بوو ئەو مەسئولەکان خەمەت بوو عەمەر عوسمان بوو سێ ساڵی کەش بوون لێرە جەنابی سەرۆک بارزانانی فەرمووی چی دیکەمە خۆ ئاوارە ناکەین یا قەبری خۆ لێرە دەکۆڵن دێمە شەیدکردن یان دەبی نەزاحەتی وەرگرن خدا پەرسەتی داد پێشمەرگە دەورەی لێدا لێرە دەدە بابانشکاندن و عسکەریان شکاند و خدا نەزاحەتی پێدا و لەو وەختە تا ئێستا شۆڕشەکە دامەدرە گەشتە ئەو نەزاحەت یادەوەریت لەگەڵ شۆڕشە لەگەڵ بارزانی نەمر چی بۆ بۆ مامجێڕ وەڵی بارزانی نەمر وەختی من بوومە پێشمەرگە ساڵی 61 تقریبا منداڵ بووم عمرم 17 ساڵ بوو چوینە منتیقەی بادینە جارێک لەگە شەید حەمەدەمی میرخانە تۆی نەکردێ پێلاوم دەریا بە پێخواز بوو مەلا مستەوا پەر بووی گوتی حەمەدەمین ئەگەر چوونە گوندان بە خەڵکی بنن پێلاوە بدەنە لەشکرێکی پێشبەرگایەتی نەبوو ساڵە پێی خوارد پێلاوەکەی دڕایە ئەو وەختی مەلا مستەوا دووربینی هەبوو لەکن داویدەکە بوو مستی ئەولا کولکەمەوەی بانجێکی گوتێ مستۆ بینە دووربینە دەنێ ساڵحە منداڵە کەیفی پێدێت ئەمە من دووربینەوە چییە ئێستاش دووربینەکەم هەرمایە لە ئێرانە 700,000 تومانیان دانم پرۆ وتم یادگاری مەلا مستەفا ئێستاش هەرمایە خەرج نەکردو تا ئێستا وەڵارەکەن کو ئەمە هاتو سێ زۆر 2002 زۆر نەخۆش بووم لە خەستەخانە هەولێری کەتم کۆرەکەم پارەستە سامان دەناسی لە ئاسایشێ دووربینێک برد گوتی بابم دەمریتن با یادگاری لەکنە من ببینیت ئێستا لەکەن کۆرەکەم تۆ جەنابەت یادەوەریت زۆرە لە شۆڕشە یادەوەریت زۆرە لەگەڵ بارزانی نەمرا یادەوەری زۆرە لەم ناوچەیە باسێکی مێژووی مەسیفمان بۆ بکات چۆن دروست بوو والله وەختی ما هاتینە مەسیف حوسێ ئەمن و نەعمان بووین هاتین لە مەسیفی خانێ بکەین چۆلستان بوو بەڵام مالی بارزانی لێرە بوو مەسیف هیچ ئاوادانی تێدا نەبوو هەتا ئاو نەبوو لە خواردنێ بە ئەوەی پەمپەی لاست پاسکلەکە بایتێت پاسکلە دەکە ئاوێن دەکێش جەنابی سەرۆک بارزانێ پێگەشت و مەسلەکەتە ئاوا کردەوە مەسیف ئێستا دەبینی ماشەڵڵا دەڵێ شارێکی ئەوروپاییە زۆر چاک بوو ئاوتنێ لایەن لێدا ئەو هەندە مەملەکەتە ئاوادان بوو کۆرە چۆل خراپات بوو هیچ ئاوادانی تێنە زۆر سپاس مام ساڵحگیان بۆ هەموو یادەوەریە جوانانەی کە جێڕاتەوە بۆ ئەم بەرخودانەی کە لە ڕیا لە زمانی تۆ بیستمان زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە تەشەکۆرەکەن مەمنونی بۆنگۆ کە زەحمەتان کێشە هاتینە و لەگەڵتان ناشنا بوو. ئەگەر نەتەوە میلەتێک نووسەر و ئەدیب و ڕۆشنبیری نەبێت ئەم مێژوە بنووسێتەوە هەڵبەتە ئەم مێژوە زوو لە ناو ئەچێ یان دەستکاری ئەکرێت یان کاڵ ئەبێتەوە ئێمە ئەمڕۆ لە مەسیف چاوپێکەوتنێک لەگەڵ مامۆستا نەجات ناوی دەکەین کە کەسێکی ڕۆشنبیرە کەسێکی نووسەرە دوایینە سەر باسی بابەتانەی بۆچی ئەم چاوپێکەوتنە بە گەرم و گوڕیش ئەیکەین لەگەڵی بەڵام ئێستا حەزەکەین لە پێشە بەخێراتنێکی گەرمی بکەین زۆر ماوساگیان جەنابتان چۆنن ئەحواڵی جەنابتان زۆر سوپاس سەرکەوتوو بن ئێمە دوایینە سەر مەجموعەیە باسی گەرم و گوڕی ئەو
بابەتانی کە نووسیتە بەڵام لە پێش حەزەکەم باسێکی سنتەری ڕۆشنبیری پیرمان بکەین کار و چالاکی دەوری جەنابتان لە هەڵساندنەوەی ڕۆشنبیری لەم ناوچەیە لەم سنتەرە و دەوری ئەم سنتەرە لە ڕۆشنبیرکردنی زیاتری گەنجان و خەڵکانی ئەم ناوچیە چییە؟ وەک عنوان وەک ناونیشان کە من بەرپرسیارەتی سنتەری ڕۆشنبیری پیرمەم مەرگرتێ و سەرروکی سنتەری ڕۆشنبیری پیرمەم بەڵام خۆم بە براگچکەی هەموو ئەو ئەندامانە دەزانم کە لە سنتەری ڕۆشنبیری پیرمان بیش دەکەن و هەموو کاتێکیش لای خوارەوەی هەمویانەوە دانیشت تەواضوعێکی زۆر گەورەیە بۆ سنتەری ڕۆشنبیری پیرمام زۆر فرە ئەرک و فرە کارە بە حەقیقەت لەبەرەوەی زۆر کاری هەمە جۆرمان هەیە بۆ نمونە یارمەتیدانی هەژاران بۆ نمونە پەروەردەکردنی منداڵ جگەر لە کارە ڕۆشنبیری و هونەریەکانمان کە مەسەلەن تیپێکیشانەوەی بچووک بە ناوی تیپی هەوێن و تیپی مۆسیقای بەڕوو ئەوانە حتا بەعزەکە ئالاتی یعنی مام ناوەندی بۆمانەوە کردوون کە هەندێک برادرانمان چالاکیەکانیان پێ دەکەن. دەوری جەنابتان لە نووسینەوە و بەرز ڕاگررتنی مێژووی کورد لەم ناوچەیە وەکو ڕووداوانی مێژوانی کە ڕویان داوە وەکو ئۆکۆسایەتێک گرنگانی کە هەبوون و ڕۆڵیان گەوریان هەبووە لە نووسینەوەی مێژووی ئێرە بەڵام جەنابیشتان ئەرکێکی گرنگتان کێشاوە لە دەرخستنی ئەو مێژوانە توانین بۆمان باسکەیت لە چ ڕوویەکەوە جەنابتان گرنگیتان ناوە بە مێژوانە 10 ساڵ بەر لە ئێستا خەدوسیامان دەم کرد زیاتر لە 10 ساڵ بەر لە ئێستا من لە خەدوسیامان پێشببینی هاتنی داعشم کردێ بە وازەحی دیارە ئەمە کتێب یا دراما بوو نادراما بوو هەش حەڵقە بوو بە خۆی 15 حەڵقە بوو بەڵام لەبەر ئەوەی زەخت و شتی زۆر بوو بۆ ئەوەی فەشل بەکارەکە بین ئەگەر خۆشم نەبام هەر نەدەکرێت بەکەل پەخش نەدات ئەوەی بۆ پاشای گەورە کردوتە چییە بۆمان باسەکەی بە پوختی بە کورتی پاشای گەورە کێشەی عمری منە بەڵێ کێشەی عمری منە لەبەرەوەی پاشای گەورە شتێکی مێژوویە پێویستە لەسەر نووسری کورد کۆپی پێستی مێژوو نەکەن لەبەرەوەی مێژوو دژمنانی کورد دووسیکان هەندێک جار نووسری کوردیش مێژوو نووسی کوردیش لە بن زەختی دژمن تۆزە خواریان کردیتەوە لەبەرەوەی دژمن پێش هەموو شتێک کە شەڕی ئەو وڵاتەی کردیە دیکۆمنتەکانیشی لە ناوبردیە پاشای گەورە بە حەقیقەت 30 حەڵقەی سعاتیە یعنی دەکات 30 سعاتی پەخشی تەلەڤیزیۆنی شتێکی زۆر گەورەیە بە میزانێکی زۆر تایبەت نەبێ ناکرێت بۆ نمونە ئەگەر دەوڵەت لیوایەکی ئەسب سواری نەبی ئەمن ئەوەندە ئەسپە لە شێبینم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان کرا بە حەقیقەت خەیاڵێکە ڕەنگە لە عمری من نێتە دی بەڵام من نووسینەکە دەکەم من زۆر شتی مێژووی هەیە سەرڕاستم کردەوە لەو بەشەی کە سەتاسی پەیوەندی بە مێژوو هەیە لە نووسینەکەم سەتا هەفتاکەی تریشی فانتازیای خۆمە دەمێنێتەوە لەسەر ڕێی و حکمی ئەو برادرانەی کە شتەکەی دەبینیان دەیخوێنەوە هیوایکی گەورەم هەیە کە ئەمە بێتە سەر شاشە و ئەم درامایە بە شێوازێکی زۆر جوان و پێشکەوتوو بیبینین لە هەموو ڕۆکانیەوە زۆر سپاسی جەناب دەکەین بۆ ئەم دەرفەتە کە پێو بەخشین هیوادارین مێژوو نووسانی کورد زۆر بن زۆر بە وردی و بە جوانی مێژۆکانمان بنووسنەوە بەدەر لەوەی کە هەبووە و مامۆستا فەرمووی زۆر جار دوژمنان بۆیان نووسین بە ئارەزوو حەزی خۆیان زۆر جاریش ئەو کەسانە نووسیوانە کە بە ئارەزوو حەزی دوژمنەکانمان نووسیوانە هیوادارین ئەمە سەردەمێکە لە بارە ئێستا کە مێژوو نووسانمان بە وردی بە هەموو مێژووی کووردا بچنەوە بە جوانی بینووسنەوە وەکو بەسەرهاتە ڕاستەقینەکانی خۆی و بەدەرنین لە هەموو ئەو بەسەراتانی کەرتی وڵاتە مێژووی خوانەکەن بە دراما ئێمەش مێژۆکانمان بە درامایەکی زۆر جوان پێشکەشی خۆمان و هەموو میلەتانی تری بکەین زۆر سپاس بۆ بەڕێستان فەرموو من لێرە لە بەرنامەنگ و داوا لە گەنجانی ئەو وڵاتە دەکەم ئەگەر نووسینەوەشیان لا زەحمەت بێ بەڵام ئێستا زۆر ئاسان بووە بە مۆبایلەکانیان هەر شتەکی لە وڵاتی دەبینن با تەزیریکەن نەبوو تەشەرە و ناوزەڕاندری یەکتر
بەڵام بۆ تۆمارکردنی ئەو مەرحەلە وەک دیکۆمنت لەبەرەوەی ڕۆژێک لە ڕۆژان بۆ جیلەکانی دوایمە بۆ نەوەکانی دوایمە ئەو وێنانە دەبنەشتی زۆر زۆر سپاس. وەک مەرگە بەبێ تۆ کاک مەحموود دەستەکانت خۆش ئەو دەنگە و نەرزەیە زۆر سپاس ئاسپێکی باش دەنگێکی خۆش ماشەڵا قۆس ئای دو ئەم بەرنامەی ئادێ بۆیە لە فەیسبووکەوە خۆشی زۆر سپاس دەکەم دەستەکانت خۆش بێ پێش ببینە سەر هەر بابەتێکی گۆرانی و باسی گۆرانی بکەین ئەسپێکی خۆ زۆر خۆشی ئەو دەکەیت کاریگەری چێ لەسەرتە لە ئەسفی عودا یان بە چ ناوێک معجیبیت ئەوانی کە عود ئەسفەکەن لە ڕاستیدا ئەوەی کە من پێی سەرسام ئەوەی کە حەزم کردووە وەکو ئەو بم بەڕاستی شانازی پێوە دەکەم کە هەموو کە شانازی پێوکرد لەوانە جەنای پشتان بیناسن دکتۆر جەنجی کە خەڵکی شاری هەولێرە دکتۆرای هەیە لە مۆسیقا بەڕاستی من هەموو کات سوپاسی دەکەم هەموو کات خۆم بە تەڵەبەی وی دەزانم باوەکە زۆرم پێخۆش بوو کە ناوێکی کوردت هێنا مەسەلەن لەبەرەوەی کە ناوێکی جیهانی بێنی یان ناوێکی ئاسپێکتر بێنی ئەوە ئەوەی کە خۆشحاڵی کردم هەست دەکەم گەنجێکی بەسەلیقەیت کوڕێکی کوردپەروەری هونەر دۆستیت پێش هەموو کەسێک گرنگی ئەدەی بە هونەرمەندی خانەخەی خۆت باشە ئەی لە گۆرانیە سەرمەستی بەچێ زەکەری عەبدوڵڵا بەڕای سەرمەستی بەڕاستی ئەیش هونەرمەندێکی گەورە بەڕێزە جێدەستی دیارە لە گۆرانی کوردی گۆرانی کوردی لە مەرحەلێک پەڕانە مەرحەلێکی ترکە شتێکی تری دروست کرد لە گۆرانی کوردیە ئەوە جێ خۆشحاڵیمانە ئەمە لە زۆر ناوچە با بڵین هەر بە هونەرەکەی ناسراوە مەسەن زۆر شار و شارچکاڵین گۆرانی بێژەکانی ئاسفەکانی لەمان لە ناوچی پیرمام لە مەسیف دیارترین هونەرمەندەکانی چێن لە ڕاستی لە مەسیف هونەرمەندمانەوە بۆ تا ئێستاوە کوبرێم ناوداربی بەس هەشمانە ینی خەڵک دەیناسی خۆشەویستە لە ناو شارەکەی خۆی نەک بڵێم لە دەرەوە ئەی بۆ نەڵین لە تۆ دەست پێکات والله ئەو جاوە خۆشە ئەگەرە من ئەبێ کارێکی وا بکەیت کە لە تۆ دەست پێ بکات ئەگەر نەبوو ئەگەر هەش بووە با بڕین ئەگەر ئێمە نایناسین با لە تۆ مەسیف بناسین با لە هونەرمەندێکی واوە بناسین شەر نییە دائیمەن ئێمە بگەڕینەوە بۆ 20 ساڵ 40 ساڵەمە پێش دائیمەن خاڵێک هەیە کە هونەری تا لە دایکە بێت لە شوێنەکە وانە کار و چالاکی لەم دەڤەرە لەم ناوچەیە چیت هەیە یا بەشدار بوو بێتیت یان لێرە کرابێت یا بۆ گەنجانی ئێرە کرابێت چییە؟ لێرە کارمان کردە هەمووەک شان و هەمووەک مۆسیقا نەک بڵێم کلیپات و ئیشی ئەوە ئیشی دەرەوەشمان کردو هەولێر چونە دەروەی هەولێریش بەس وەکو شان و کار چیمان کردووە لە ناو شانە و مۆسیقامان بەشدار کردو تایدا بۆ منە دیوەخانێکمان دروست کردەوە چەند مۆسیقێک تێدا بەشدار بووین هەم تەمسیل دەکەن و هەم مۆسیقا گۆرانی خۆشمان پێشکەش کردووە سوپاسی مامنەجات دەکەین کە لێرە مەسوولی ڕۆشنبیری پیرمامە بەڕاستی زۆر یارمەتی داوین وەکو
دەستپێک یعنی لەوێ ڕاستی دەستمان پێ کردیا ئیشمان کردیا مۆسیقا خەڵک ئەمەی ناسییا دەستخۆشی لێ دەکەم بەڵام ماوە کە ڕاوەستان بەڕاستی ئەمن هەر بخۆم ڕاوەستام لەبەر خیندن خەریکی خیندنم ناتوانم زۆر چالاکی شت بکەم هەستەکەی ئەتوانی هەوڵێکی خودی خۆت بیت لە ڕێ ئەو سنتەری کە باست کرد وا بکەن زیاتر گەنجان لەم ناوچەیە حەز لە موزیکان حەز لە شانۆکان حەز لە گۆرانی بکەن دەورتان هەبێ چەند ساڵش کە بڵێن ئەمە دەوری کاک مەحمووە لێرە نواندی ئەم گەنجانەی هێنا ئەم سنتەرە و فێری مۆزیکی کردن بە تاکید ئەوە خۆشە تو یعنی ئەمن دەڵێم ئەو کاتە ئەم مرۆڤ یعنی دەتوانی تا ئەو ڕادێ جوان بی کە ئیسفادە بە دەوروبەری بێنی خۆش ئەوەیە کە ئێستا من ئەوە نییە کە هوەرەکەم دەکەم بەس بۆ خۆمەوە ڕاستە گوێگرم دەبن بەڵام دوو جار ئەوەندە 100 قات خۆشتر ئەوەیە کە کەسێک لەژێر دەست پەروەردە بیتن یعنی هوەرەکەی جوان بکە بەیانی دەتوانین باست بکە زۆر خۆشە ینی ئەوە کەسێک لە بندەست بۆی ئەمە چکە هەستەکەم گەنجێکی بە گڕوتینیت حەزەکەم ئەمەش بگوازیتەوە بۆ گەنجانی نەوەکانی داهاتوو حەزەکەم با گۆرانیەک کۆتای بەمبڕگەی بینین چیت پێ خۆشە گۆرانیەک دەی گەشتێک دەکەین گەشتێکی جۆرجینە باشە شاڵە بەدڵتان بێت بابچینە کوێستان بۆ گەشتی ئەمنا بابچینە کوێستان بۆ گەشتی ئەمنا جوانی جیهان خوا بۆ شوێنەدا جوانی جیهانی خوا بۆ شوێنەدا عالم سوتا لمالينا هاي خدا لو عاقب برانا 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 يا بيت ومال ويرانا ويرانا توجوانا هيدات هيبدا أما حمية كسل درد كاس أقدرية هيدات هيبدا أما حمية كسل درد كاس أقدرية وي خدا لو عاقب برانا 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 يا بيت ومال ويرانا ويرانا توجوانا ورنوا بوي كوباية لمصلكي لحلبكي كوباكي دو زۆرە کوبەی لەو زەردەیە سپێکەشە دەستان خۆش بێ ئافێتان طبعا ئەوە لە خزمەتی مامۆستا جەلیلی و سد بوثەینەین لە مەسیفی لە سەلاحەدین لە پیرمام ئەنجا بێتەوە هەروەها بێتەوە ئەم خواردنە خۆشانەمان بۆکەن ئەم ئێوارەیە کە پێگاتوە لە کوبەی مووسڵ و کوبەی حەڵاب یەکێک لە بەختەوەریەکانم لێرە کە سیرەکەم ئەبینم مامۆستا جەلیل لەگەڵ خێزانی لەگەڵ خوشکی بەڵێ یارمەتیان پێکەوە خواردنەکان یعنی خێزانێکی بەختەوەر دیارن چکە خێزانی بەختەوەیە کە سیرەکەی هەردوو هاوسەر و خێزانەکە هاوکاری یەکترن خواردنی دروست دەکەن بۆ خێزانەکە بۆ ماڵەکانیان بۆ خۆیان مامۆستا جەلیل لە پاڵ خواردن دروستکردنە
وازانم خەریکی نووسینیشی بەڵێ وەرگێڕانیش وەرگێڕانی زمانی بعد باجارێ باسێکی ئەم بابەتە بکەین وەرگێڕان و نووسین و لەگەڵیشە خواردن دروستکردن ئەمە چۆن کامیان خولیایە کامیان یەکەمی زار لە ژێرم خواردنەکە خولیا بوو یعنی لە بەرەوەی لە ناو خێزانێکی خاوەن مەطعەمی پەروەردەکرا بووم بەڵێ لە خواردنەکەش هەری یەکەم و لە خواردنان یەکەم بووم لە قەڵەمیش یەکەم و بەڵام من لە کۆتایی قەڵەمەکە هەڵبژار باشە مناڵەکان چیان لە ئێوە کردووە ئەوانیش هاری کارتان بن و فێری ئەم خواردنانە بوون بەێ بەێ الحەمدلله ئەو ڕۆژێ تووڕە بوو من کەباب لێدا کەباب مساعدەکردن بەڵام بەداخۆی گوتم یەکتان کەباب نازانم مواصفاتان وەکو من نییە دەمگو مواصفاتی منتان هەڵگرنی خۆ بێ شتێک بێت بڵێن هەر ئەمە هەر بەدەستی تۆ خۆشە با ئەمە هەر بەدەستی تۆ بیخۆن بابەجان حتا مردن هەر ئەو بێڵەرەوە با فێر نەبە قەی ناگات با شتێک هەبێ بیری بکەن بڵێن بابەجان بەدەستی تۆ هەری خۆین ئێستا ڕۆژ محاڵ دەکەم بەسەر کەباب لە درەوە دەکەین ڕانی هەفتەی زارشان بۆ لەکەم ئەوان دانیشتونە بەس من بۆیان دەبژێن و بۆیان دروست دەکەم و لە پێشیان دادنین بەس زۆر من مرتاحم بۆش مامۆستا ئەم کو بە بڕۆشەکەی جەنابەت حەزەکەم بینەر بزانن چۆن فێری بن ئەگەر بیکەن چۆن دروستیکەن بڕۆشی تێ دەکەین لەگەر ساوات بڕش و ساوەڕ بێکەوە بەس ئەبێ و ساوارەکەش ورد بێت ورد بێت و ئاوی شتێکن و خێتێکن بەس یعنی ئەگەر گلاس و دوو گلاسی بڕۆژ گلاس و نیوەک ساوە یەک بە یەک و نیو یەک بە یەک و نیو ئاو بڕش و هینەکەش یەکسان بن بێکەوە ساوەرەکە کە تێکەڵەکەن تێکەراوەکەین هەردووکان و سەر بەسەر بەێ خێش تێکەین و ئەی مەسەن ئەگەر بیستمەوە بڵێن شتێ دەکەینە ناو و بڕۆشەکەی ئاوی شتێکن بەس نابی زۆر شلبی ئینشاڵڵا پێکەوە هەمووان پێکەوە دەخۆین و وتان شوێنێکی زۆر خۆشمان هەیە لە حەوشە لەوێ خۆین لە دەرێ حەوشێکی جوان لە دەروی خۆین ئای چەند خۆشە ئەم هەموو خواردنە خۆشە لەم شوێنە خۆشە لەم ئێوارە فێنکەیە دەستی ئێوە خۆش بێ مامۆستا و خانم کە هەرچی ئەرکەکە بوو کێشیان بەچای خۆیتان بینیتان لە دروستکردنی و تاسوکردن تا ئامادەکردنی و تا ڕازاندنەوەی ئەرکێکی زۆریان کێشا زۆر سپاس بۆ مامۆستا کە ئەرکی کێشا مامۆستا جەلیلیش عەزەتی کێشا و بەڕاستی خواردنەکان بۆن و بەرامیەت ئەوە دۆڵمەیەکیشان لێناوە بە ئەوە تایبەت لە دەروی بەرنامەکە دۆڵمێکی زۆر جوانیان لێناوە بۆن و بەرامی زۆر زۆر خۆشە فەرمون با دەستکەین بەنان خواردن بسم الله بخۆ دەی زۆر زۆر بەلەچەتە زۆر خۆشە دەستەکانتان خۆشە بەڕاستی زۆر خۆش دەرچوو کوبەکە زۆر خۆشە کوبەکەی جۆ نابیش تامێکی زۆر خۆشیە بەڕاستی ئێوارێکی زۆر خۆش و فێنک گەشتی ئەمڕۆمان لە پیرمام گەشتێکی زۆر تایبەت و جوان و خۆش بوو شوێنێکی تابڵی فێنک و دڵڕەوێن زۆر خۆش خوانێکی زۆر تایبەت لەگەڵ ئەم ئازیزانە پێکەوە خواردمان بەجددی ڕۆژەکەیمان زۆر جیاواز بوو بەرناکەمان زۆر جیاواز بوو تا ئەڵلقەی داهات و بێگە گەینەوە هەر شاد و بەختەوە بن هەرگیز فێنکایی ئێرم بیر ناچێتەوە ئەوە نەخۆشە ئافێدەم زۆر سپاس.